گەردەن ئازادی و لێبوردەیی، ئاشبوونەوە و خۆشەویستی، ئەمە پەیامی ئیسلامە لە جەژندا. دوای مانگێک لە بەڕۆژوبوون و پەرستش، مسلمانان بە جۆش و خرۆشەوە پێشوازیان لە جەژن کرد و پەیامی برایەتی و تەباییان دووپات کردەوە. هیواشیان خواست ناڕەحەتی و ناخۆشیەکانی مسلمانان لە تەواوی جیهان کۆتایی پێبێت، بە تایبەت مسلمانانی غەزە. والله پەیامی ئاشتی و خۆشی و دوعای خێرە بۆ هەموو مسلمانان و ئیشەڵڵا هەموو جەژن و ڕۆژێک ئاوا بە ئاشتی و دڵخۆشی و دەم بەخەندەوە ئیشەڵڵا جەژنەکە بکەینەوە. ئەوەی کەی لێبوردنمان هەبێ بەرامبەر بە یەکتری، گەرن یەکتری ئازاکەین و لێبوردنمان هەبێ و ئەو پەڕی گەورەیە ئەو کە ئەیکات کە گەرن ئازایی بکە و سەردانی خزم و کەسوکار بکە. جەژنی شەر بوو ئەوە کراوە کە مسلمانان لە بینی یەکتریە برا بن، لە بینی یەکتریە کۆک بن، هیچ ناڕێکیەک نەبێت. خی گەورە سەلامەتانکە یا ڕەب. لە کوردستان جوانە؟ زۆر جوان بلا مجابلة من 10 ساڵ لە سلێمانیە زۆر ماشەڵڵا جوان ئەمان و هەموو خەدمات الحەمدلله شکر زۆر جوانە ئینشاءڵڵا و مبارەک عەلە هەموو جەمیع کوردستانی ئینشاءڵڵا مبارەکە. جەژن بە مسلمانان دەڵێت نابێت ڕق و کینە لە دڵتان نابێت و برایەتی خۆشەویستی لە جەژندا نوێ دەکرێتەوە. سەردانیکردنی خزم و بەجێگەیاندنی سیلەی ڕەحم بە گرنگ دەزاندرێت. مامۆستایانی ئاینی لەو ڕۆ پەیامیان هەیە. ڕەمەزان فێری کردین کە ئێمە ئارام بگرین و سەبرمان هەبێ و چاوپۆشی لە هەڵەی یەکتر بکەین و هەڵە بە هەڵە بەرامبەر نەکەینەوانێ و لە جەژنیشا زیاتر فێری ئەوە بین ئەو هەڵانەی کە ماوە ئەو دڵعاجزەی کە ماوە ئاش بینەوە. بۆیە بەڕاستی جەژن مژدانەیەکی خۆشە تەنها بۆ ئەو کەسانە نەبێت کە ئاش نابنەوە. بۆیە هیوادارین ئەوانەی کە دڵیان لێک عاجز بۆ زوو ئاش ببنەوە بۆی بەرەو خێرە گەورە بکەون و پاشانیش ماڵەکان دەرگاکان دانەخین لە بەڕووی خەڵکە با سەردانی یەکتر بکەین بە ئەو سیفەتە جوانەی کە لە باو باپیرانمانە هەبووە وەریگرن. ئێمە ڕاستە شتە جوانەکانی ئەوروپا شتە جوانەکانی وڵاتانی پێشکەوتوو باوەرگرین، بەڵام ئەو شتانێکی خۆمان جوانترە لەوان وەکو سەردانکردنی یەکتر و وەکو گەردەنازایی لە یەکتر و وەکو چوونە ماڵی یەکتر لە جەژنەکانە بە ئەوانە واز لێ نەهێنین. دوای نوێژی جەژن و گەردەن ئازادی لە ناو مزگەوت مسلمانان دەگەڕێنەوە ماڵەوە و نانی جەژن دەخۆن، پاشان سەردانی دراوسێ و کەسوکاریان دەکەن و پەیامی ئاشتی و خۆشەویستی نوێ دەکەنەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.